شەبکەکانی خولی تۆپی دەستیانەکانی کوردستان کۆمەڵی سلێمانی بەردەوامی هێو لە دووەم ڕۆژیشدا سێ یاری بەڕێوە چوو لە یەکەم یاریدا هەردوو یانی سلێمانی کۆیە لە یاریکی ئازبەرز و بەهێزدا ڕوبەڕووی یەکتر بوونەوە. یاریەکە بۆ هەردوویانە گرنگ بوو چونکە یانی سلێمانی یەکەم یاری بوو لە خولەکەدا و کۆیەش بە دوای دووەم برنەوەدا دەگەڕا، بەڵام ئەنجامەکە بە سوودی یانی سلێمانی و دوای یاریکی پڕچێژ و توند و تیژی بە 33 گۆڵ بەرامبەر بە 30 گۆڵ کۆتایی پێ دا. دووەم یاریدا سۆلافی نوێ توانی یەکەم سەرکەوتن بەدەست بێنێ، ئەوەش دوای برنەوەی لە یانەی سەرچنار بە 28 گۆڵ بەرامبەر 18 گۆڵ. لە سێیەم یاریدا هەردوو یانەی سەورەی شاری کەرکووک و خەڵاتجێ بەیەکگەیشتن. یاریەکە تاگلایەنە بوو بۆ یانەی سەورە و لە یاریکی ئاست مامناوەندا توانی بە جیاوازێکی زۆر و بە ئەنجامی دا بەرامبەر 27 گۆڵ ئەنجامەکە لە بەرچەوەندی خۆی یەکلایی بکاتەوە. یاریەکە دیارێکی زۆر بەهێز بوو، لە ئاسی یاریزانان بە هیچ شێوەیە ڕازی نەبوون بە خۆشمەوە تەنانەت، یعنی یاریێکی بەڕاستی زۆر خراپمان پێشکەش کرد. ئەو یاری نەبوو کە ئێمە کردمان، ئێمە لە بتوڵی عێراقا کە یاریمان کردووە، ئەمە یاری نییە کە ئێمە یکەین بۆ دەوری کوردستان. وەڵای هۆکارەکە مەجموعەیەک مناڵمان تیا یەکەم یاریشە، طبعاً یەکەم یاری تۆزێر قورسە، وەڵای ئینشەڵا یەکەم یاری طبعاً هەر یەکەم یاری قورسە، دووە ئینشەڵا هەولێن یاری بە یاری باشتر بین و هەوڵی نەتیجە یەکەمیین ئینشەڵا. بەتاکید ئێستا مەجموعەیەکی هەر یاریزای نادی سلێمانی بوو پێشتریش کە چۆتە نادیەکانی ترەوە، حەزەکە لە نادی سلێمانی بەرێتەوە. کۆمەڵێ بڕیاری هەڵە لە یانی ناو بژیوانەوە کاکرێ، ینی بەڕاستی نەتیجە یاریەکان دەگۆڕێ. تۆ دوو فڕقەی بەهێزت هەیە، پێویست دەکا دوو حەکەمی باشتر بێنن کە غەڵەتێ دەکرێت، غەڵەتێکی تر دەکرێت، یاریەکە تام و چێژی نامێنێ. کە تام و چێژی نەما لەو یاریە ئەبێت تۆ دوو بڕیاردە، یاوەتە قبوڵی کەیت و بیدۆڕێنی منافسەکە نەکەی، یاوەتە بێ پاشەکشەکەیت و بگەڕیتەوە دووە. یعنی بەداخەوە یەکێتی تۆپی دەستی کوردستان نزیکەی 10 ساڵ 12 ساڵە هەر ئەم 4-5 نابژوانەی تێدا. پێویست دەکات کۆمەڵە کەسی گەنج بەسەرخەن، کۆمەڵە دەورات بکەمەوە، دەوراتی تەحکیمی ئەم حەکەمانە ڕێزم بۆ هەمویان هەیە. 5 ساڵە دانیشتووی هیچ تەحکیمیەکرد نەکردووە.